بینی یانە سواری پاس بووە. ئۆتۆمبیلەکە لەکوێیە؟ لەژێر زەمینە. تۆمێ ئەوە لەسەر تۆ نییە، ناسارنی. کاکە چی دەکەی؟ خێزانەکەم دەپارێزم. ئەی جەنگیز جەنگیزیدا. باوکە؟ کچی خۆم باوکە گیانەکەتە. وتم بادەنگت ببیستم. ئێستا گونجاو نییە، دواتر قسە دەکەین. یەک دێ خەریشم بزانە چ دەڵێم. باوکە گیانەکە شتێکت پێ دەڵێ. چیم پێ دەڵێی؟ ئێستا من چەند ساتێک کارم هەیە. لەبەرەوە باشە باوکە دای دەخەم. نا ئەو جارە کارەکە گەورەیە. دەڕۆم بەڵام دیسان دەگەڕێمەوە. باشە بڕۆ جارێکی تریش نەگەڕێتەوە. بۆستەیشن چی هەیە؟ ئەیشەن سیر کەچم بیراتەوە. کاتی تۆ کچێکی بچووک بووی تۆم فڕێدەدا هەوایە و دەمگرتیەوە بیرت دێتەوە. تۆ قەت نەدەترسای هەمیشە داهاتیوە ناو باوەشی باوکە گیانەکەت، چونکە تۆ بۆ من یەکەم کچی باوکە گیانەکەت بووی. ئەیشەن لەبەرەوە شتێکی دڵخۆشگەرم پێ بڵێ. دەی کچم شتێکی دڵخۆشگەرم پێ بڵێ. ئەیشەن شتێکی وام نییە پێت بڵێم. تکا دەکەم وەک فێرم کردووی. گەر باوەڕشت بێ نییە شتێک بڵێ و لە دەمت بێتە دەرەوە. باوکە بۆ دوازار بڵێ دەی کچەکەم. باوکە تۆم خۆش دەوێ. باوکە گیان تۆم زۆر خۆش دەوێ. منی شێروە. یەک دقە با قسە بکەین وانە بازار قسە بکەین. شتێک نەماوە تا قسەی لەسەر بکرێت ساردار. بۆستن دەبۆستن با قسەیەک بکەین. یعنی شتێکتان نییە کە لەو جیهانیەوە زۆر عەستان لێبی و پێی بگەن؟ هەیە با ئەوە نانا تەواویست نەبوو. کورە گەنجۆ ئەوەی کردی تۆ نەکەی. تەمام ئەوە هیچ نەبوو. زۆریش بۆ سەردار شتێک بووە کە تۆ هاتێنە ژیانمانەوە شتێک بوو. دەتەوێت قسە بکەی کاتێک دەچێ ئەو دنیا لەگەڵ عومەر قسە بکە. لێ دەپاڕێمەوە نامەوێ بمرم. عومەر ئەو ئیشە تەواو براکەم. چیە هیچ شتێک ناڵێ؟ تەواو یارەکەی من تەواو. چی یاریەکەت دەکرد؟ لەگەڵ من یاریت دەکرد؟ واز لە هەموو شتێک دەهێنم. ئەیشەن گەر بڕیار بدەی لەگەڵ من بێ واز لە هەموو شتێک دەهێنم. ئەی من تەڵەکە نەبووم. باواش بێ تەڵەکەی ئەوە تا منیش خۆم دەخەمەنە ئەو تەڵەیەوە بەهستی خۆم. چی دەکەی بۆ خستنە ئەو تەڵەیەوە؟ ئوتێلەکەمان هاوڕێکانمان خێزانەکانمان ڕابردووەکانمان هەموو ڕاستەکان گەر تۆ لەگەڵم دەیواز لە هەموو شتێک دەهێنم. ئەیشەن بۆ کوێ دەچین ئەزەل؟ ئەوە چ قسەیەکە؟ جەنگیستن هە لە ڕێ ئەو ژنەوە خیانەتی تۆ نەکردو. ئەیشەن بۆ ئەو کارە هەموو مۆڵکانتی لە ڕەهنداناوە. دڵنیا بە چۆن هەموو شتێک؟ هەموو شتەکانتان ئۆتێل و سەرمایەکانتان هەموو شتێک پێی بڵێ. ئاخ جەنگیز
گەر تۆ واز بێنم منیش واز دێنم لە سەرەتاوە دەست پێ دەکەینەوە. بە هەرچی بەسەر دێ جان چی بەسەر دێ؟ لای جەنگیز پارێزراوترن یان لای من؟ ها؟ لەگەڵم وەرە ئەوانیش دەبین. چی بە بەهار بڵێم؟ پێی دەڵێن ئەو جارە شتێکمان بۆ خۆمان دەوێت. پێی دەڵێن ئەو جارە ئێمە دەمانەوێت دڵخۆش بین. ئەگەر بەهار لەمەتیان نەگات چێتێ بگا ئەیشان ئەو خوشی تۆیە. شتێکی مستەحیلت دێ ئەزەل. بەڵێ من مستحیل بەدەست دێنم. لێت دەپاڕێمەوە بە هەموو ئەشیانەکانی ناخمەوە لێت دەپاڕێمەوە. مستحیلاتم پێ ببەخشە واز لە هەموو شتێک بێنە وەرە لام با لە خاڵی سەرەتاوە دەست پێ بکەینەوە. بۆستە جارە هیچ شتێک مەڵێ بەڵام چاوەڕوانی من بە دێم تا تۆ ببەم. مرۆڤ تا دووە سات نازانێ منیش نەمدەزانی. من 13 ساڵ لەمەوبەر لەگەڵ یەکەمین نیگای تۆ مستەحیلاتم دۆزیەوە. من لە بنچینەدا لە ناخی دڵمەوە تا مەزرعی مستەحیلاتە بووم کەونم کردبوو بەڵام بەهۆی تۆ دۆزیمەوە.